کاتژمێری سفری جەهەنەم. ئێران دەگەڕێتەوە چاخی بەردین. هەموو جیهان چاویان لەسەر ئەو کاتژمێرە سفرەیە کە ترامپ و نەتانیاهۆ ڕایان گەیاندووە. کاتژمێرێک کە تەواوی دنیا و هاوکێشە سیاسیەکانی دەگۆڕێت و ئیدی دنیای دوای ئەم تەوقیتە تەواو جودا و جیاواز دەبێت لە پێشی ئەم ڕووداوانە. ترامپ پەیتا هەڕەشە دەکات. نەتانیاهۆش با بێدەنگی سەرقاڵی خاپوورکردنی ژێرخانی ئابووری ئێرانە. سوپای پاسداران و سەرکردەکانیان ئەوانەی چانسیان هەبووە و تا ئێستا بە سوتفە ماونەتەوە جارجار لە ڕێگەی تویتێک یاخود کورتە ڤیدیۆیەک هەڕەشەیەک دەکەن و دیسان ون دەبن. 22 فڕۆکەی جەنگی لە B2 F-35 F-15 لە ماوەی 72 کاتژمێری ڕابردوو لە ئۆپەراسیۆنێکی تایبەتدا 4 کۆمپانیای دروستکردنی کەشتی، 9 کارگەی زەبەلاحی پیترۆکیمیاوی، 5 کارگەی دروستکردنی تایە و 2 کۆمپانیای گەورەی کێبڵ و وایر و 4 کارگەی چیمەنتۆ و کارگەیەکی پلاستیک و 6 کارگەی بۆیەخ و چەسپ و کاغەز و کارتۆن و شوشە و 3 کارگەی ئەلیکترۆنیان خاپوور کردووە. ئەوە جگە لە بە ئامانجگرتنی 2 پرد و 6 ناوەندی هەڵگرتن و حەشاردانی ساروخیان بە تەواوی خاپوور کردووە. هێرشەکانی ئەم چەند ڕۆژە بە تەواوی بڕستیان لە سوپای پاسداران بڕیوە، هەر بۆیە هێرشە درۆنی و موشکەکان بە ڕێژەی 82% کەمیان کردو و لە ئەگەری هێرشی کاتژمێرە سفرەکە بە تەواوی سوپای پاسداران و دەوڵەتەکەش کۆتاییان دێت و لەناو دەچن. تورکیا و پاکستان بە تەواوی هەست بە مەترسیەکە دەکەن، هەر بۆیە لە ڕێگەی دیپلۆماسیە باڵەکانی خۆیانەوە بەردەوام لە هەوڵی یەکخستن و ڕێکخستنی هەردوو لادان. بەڵام پێداگریەکانی سوپای پاسداران ڕیسەکەی کردوونەتەوە بە خوری و بێسەروبەرەی ئێران و نەمانی مەرکەزیەت لە بڕیاردان و وڵاتەکەی بەرەو داڕمانی یەکجارەکەی بردووە. پێنتاگۆن و وەزارەتی بەرگری ئیسرائیل هەفتەیەکە سەرقاڵی دیاریکردنی ئامانجە وردەکانن لەناو ئێران. ئەوان دەڵێن لەو کاتەکەمەی ماوە ئەگەر ئێران ڕێک نەکەوێت سەرخان و ژێرخانی خاپوور دەکەن و وڵاتەکە دەگەڕنەوە خاڵی سفر و چاخی بەردین. پاکستانیەکان خەریکە بێئومێد دەبن لە ملدان و بەدەمەوە هاتنی ئێرانیەکان بە خواست و داواکاریەکانی ترامپ. پاکستانیەکان دەڵێن ئێرانیەکان ئەوە بە هەوڵی نێوەندگیری و دانووسان نازان و پێیان وایە ئەوانەی ترامپ دەیڵێت مەرجی خۆڕادەستکردنە. ئێرانیەکان هیچ بژاردەیەک لە بەردەمیان نییە جگەل لە خۆڕادەستکردن و ئەگەر ئەمە ڕوونەدات دوای 2 ڕۆژی دیکە دۆخی ئێران دەگاتەوە خاڵی کۆتایی. بەو پێی سوپای ئەمریکا و ئیسرائیل ناوەندەکانی بەرهەمهێنانی کارەبا و غاز و سوتەمەنی دەکەنە ئامانج. بەوەش هیچ کارەبا و وزەیەک لە وڵاتەکەدا نامێنێت و هیچ ئامێر و ئۆتۆمبیلێک ناتوانن جوڵە بکەن و کۆتاییان دێت. هەمووان دەست لەسەر دڵ چاوەڕێی کۆتا ساتەکان دەکەن، یان ڕێککەوتن و سازان و کۆتایی جەنگ یاخود کۆتایی هێنان بەو ئێرانەی کە زیاتر لە 40 ساڵە بۆتە بەڵاو گەرای بەرهەمهێنانی تیرۆر لە ناوچەکەدا.